لەفێکیان لە هەردوو بەڕێوەبەرایەتی پەروەردە و تەندروستی وەرگرت گەندەڵیەک کەشف بوو لە ئەنجامی گەندەڵیەکە بڕیاریاندا کە وردبینیەکە زیاتر چڕوپڕ بکەن بۆیە عینیان واز لێنە ئیزبارە سەیری با بڵێن دۆسەی فەرمانبەرانیان کردووە لە ئەنجامی کەشفبوونی کۆمەڵێک گەندەڵی کە یەکێک لە گەندەڵەکان خۆی لەوا بینێتەوە پلە زیاد کراوە یعنی هەندێک فەرمانبەر شایستەی پلەیەک نەبوو پلەیەک زیاتری پێدراوە یا دوو پلەی زیاتر پێدراوە لە یەک ساڵە دوو علاوە تەرفیعکەوە لە نظامی ئیداری و لە نظامی مالیە مستحیلە لە ساڵێکا دوو علاوە تەرفیع بکرێ بۆیە ئەمە وای لێکردن کەوا تەدقیقکە زیاتر وردکەنەوە ئەنجامی تەدقیق وردکردنەوە وای لێ هات کە ماوەکەی زۆرتری خایەن بۆیە لە ئێستادا تەقریرەکە لە ساڵ 60 سلێمانی تەواو بووە لە ساڵ 75 هەولێر تەواو بووە لە ساڵ 62 تەواو بووە بەڵام راپۆرتەکە دوجار سەرۆکی لیژنەی بەدواداچوونەکە لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی ئەو متابعی کە دوو ڕۆژ جارێک سێ ڕۆژ جارێ متابعی راپۆرتەکە یەکەم وتی راپۆرتەکەم خستۆتە بەردەست بەڕێز عەبادی و پێشنیاری ئەوەی بۆ کردووە لە کۆتایی راپۆرتەکەدا بە نەسی عیبارەتی پێشنیاری ئەوەم بۆ کردووە کە دوو موچە سەرفکە تا سەرفکردنی ئەم دوو موچە کۆتایی دێت من راپۆرتەکان یا تەدقیقەکە لە 100% تەواوکە چەند جۆر ئێستا گەندەڵی لەناو لیستی موچەخۆرانی هەرێمدا ئەوەی بە منیان و سێ جۆر گەندەڵی هەیە گەندەڵێکیان بریتە لەوەی بەرزکردنەوەی پلە بەبێ شایستە بوون گەندەڵێکی دیکەیان نەبوونی شەهادە و پلەی وەرگرتووە چونکە ئێمە عادەتەن ئەگەر شەهادەی معهدی هەبێ ئەوە لە پلە 8 تاعینە بێ ئەگەر شەهادەی بەکالۆرۆسی هەبێ لە پلە 7 تاعینە بێ هەیە ئەسڵەن شەهادەی نییە پلە 3 وەرگرتووە کەواتە 21 ساڵ خزمەت هەیە خزمەتەکان لەگەڵ ساڵەکانی خزمەتی حەقیقی و فعلیە ناگونجێ جۆرێکی تر لە گەندەڵی ئەوەیە کەوان ناوی هەیە بەڵام وجودی نییە موظفەکە جۆرێک لە بندیوار کەوان پێڵێن فەزایی ئەم سێ چوار جۆر گەندەڵی وای کردووە کەوا تەحەفوزیان هەبێ لە سەر مەسلەی تەدقیقەکە بۆیە کارەکان تەخیر بوون بەو شێوەی کە لە ئێستادا هەیە واتە هۆکاری سەرەکی ئەم گەندەڵیانن یعنی ئەم گەندەڵیانە ڕێژەکەی ئەوەندە زۆرە لە ناو لیستی موچەخۆرانە کە بۆ نمونە فریانەکەون تەدقیقەکە تەواو ئەوەن تەدقیقەکە بیدایەت عینە بوو یعنی قەناعەتیان وا بوو لە یەک هەفتە تەواویەکەن بەڵام دوای کە گەندەڵەکان کەشف بوون بە هەر سێ چوار جۆرەکەیەوە اینجا تەدقیقەکان وا زۆر کرد و مۆزەفەکانیان زۆر کرد بۆیە ئێستا ئیزبارە بە تایبەتی لەو دوو بەڕێوەبەرایەتیەکانە هی ئەو دوو وەزارەتە ئیزبارە هەوڵی ئەوە دەن و گەیشتووەتە ئەوەی مەسەن ئەگەر سەرەتا سەیری ئەوە بکەی بیدایەت عینیان وەرگرت دوای ئیزبارە دوای داوای معلوماتی زیاتریانە کرد لە موظفەکە بۆ ئەوەی بە مەسەن داوای ناوی دایکیانە کرد بە خاتری ئەوەی لێکچووەکانی ژیا بکەنەوە بۆیە تەدقیقەکە تاخیر بووە گوێبیستی دەنگی من بیدەمەوێت پرسیارێک ئاراستەی میوانەکەت بکەیت زۆر جار ئەوە لە میدیاکان بڵاو دەبێتەوە کە سەرۆک وەزیرانی عێراق بەمەرجی چەسپاندنی دەسەڵاتی فیدرال لە فڕۆکەخانەکانی هەرێم و لێرە لێوەش باس لەوە دەکرێت کە مەرجێکی دیکەشیان ئەوەیە ئەو دیلانەی کە لە دەستی هێزەکانی پێشمەرگە و لە هەرێمی کوردستاندان ڕادەستی بەغدا بکرێنەوە و بەو مەرجانە حکومەتی عێراقی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدات ئەم پاساوانە ڕاستن یان نا؟ ئەحمەد باز لە هەندێ مەرجی عەبادی دەکرێت بۆ پێدانی موچە بە تایبەتی بۆ نمونە سەبارەت بە فڕۆکەخانەکان سەبارەت بە ڕادەستکردنی دیلەکانی داعش لە ژێردەستی پێشمەرگە ئەگەر هەبن ئەمانە ینی عەبادی هیچ مەرجێکی هەیە بۆ پێدانی موچە جیاواز لەو وردبینی کردنەوەی لیستی موچەخۆر پێدانی موچە دوو خاڵی ئەساسیە یەکەمیان قەزەیەکی ئینسانیە چونکە نابێت پرۆسەی حکوومەت بوەسێ کە بریتە لە دوو وەزارەتی گرنگ کە بریتە لە تەندروستی و تەربیە و ئەم دوو وەزارەتە قەناعەتیان وا بوو ئەم دوو وەزارەتە بۆیە هەڵبژێران کە کەمترین گەندەڵی تیابێ بەڵام بە پێچەوانەوە دەرچوو چکە ئەو ژمارانەی دراوەتە بەغدا لە کاتی خۆیشا ژمارەیەکی حەقیقی نەبوون بۆ ئێستا گرفت لە ئەسڵی ژمارەکانە هەیە مەسن معلوماتم هەیە لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەو ژمارانەی کە ناردویانە بۆ بەغدا حتا ئەو ژمارانە دەقیق نین بۆیە لەناو موازنەی هەرێما ژمارەیەک دراوە لەناو موازنەی کە نێراوە بۆ عێراق ژمارەیەک دراوە لەناو بایۆمەتریا ژمارەیەکی دیکە دراوە بۆیە ئەمە وای لێ کردوون کە گومانیان لە هەموو ژمارەکانی هەرێمی کوردستان هەبێ خاڵی دووەمیان فشارێکی زۆر لەسەر عەبادی هەیە لەلایەن وڵاتە یەکگرتووەکان و لەلایەن UN و لەلایەن سەفارەتی ئەمریکا و هێزە ئەمریکەکانەوە لەلایەن هێزە سیاسیەکانی ناو شەقامی شیعیوە جۆرێک لە فشار دروست بووە بۆ نمونە من ئەم شەوی ڕابردوو لەگەڵ لیژنەی مالی لەگەڵ سەرۆکی لیژنەی مالی قسەم کرد باسی لەوە کرد ئەوان داکۆکیەکی سەرسەختی ئەوەن کەوا موچە ئەبێ بدرێ بە فەرمانبەران و ئەوەی کە عەبادی ئەیکا جۆرێکە لە ماتەڵە بۆیە ئەوان بە تێگڕای دەنگ باسییان لەوە کرد کە لیژنەی مالی
ضرورە هەڵوێستی خۆی بنوێنێ بەرامبەر بە پێدانی موچە و با تەدقیقکە تەخیر بێت هیچ ئیشکالێکی تیانێ و ئەوان پێشنیاری ئەویان نەکرد ئەگەر عەبادی گومانی هەیە لە حکوومەتی هەرێم با ڕاستەوخۆ موچە تەسلیمی وەزارەتەکان بکە لە کاتێکە من باسی ئەوم کرد ناکرێت بەڕێز عەبادی کێشەیەکی سیاسی هەیە لەگەڵ بەرپرسانی حکوومەتە بەڵام تەصحیحەکە خەڵک و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بیدەن یەکدەنگن لیژنەی مالی کە نابێ فەرمانبەرانی هەرێم سزا بدرێن بەهۆی تەسەڕوفاتی سیاسیەکانیان ئەم دواکەوتنە ئەگەری هەیە هیچی پەیوەست بێ بۆ ڕێکەوتنی نێوان عەبادی و بەرپرسانی هیچی پەیوەندی نییە بە ئەو ڕێکەوتنەی لە نێوان عەبادی و بەرپرسانی هەرێم هەیە و دوجار عەبادی باسی لەوە کرد کە کۆمەڵێکە موکوڕی هەیە لەلایەن حکوومەتەوە ئەوانە بە هەند وەرناگرێ تەنها مەبەستێتی موچە بگاتە دەستی فەرمانبەری شایستە نەک کادری حیزبی و نە ئەو کادرانەی کە شوێنمەکانیان دیان بەڵام دەوترێت لەبەر ڕەنگە هەڵبژارنەکانی یان لەبەر هەڵبژارنەکانی عراقمە ماتەڵە بەمەوە بکەوە دوایەوەش ئێوە چیتان کردووە ماوە سەحمەد وەکو خۆت خەڵکێکی زۆر موچەخۆرێکی زۆر جار چاوەڕێیە گوێبیستی زمانی تۆ دەبێ بۆی کە بزانێ کەی موچەکە بەدەستی دەگات چیت کردو بۆ موچەخۆرانی ئەمڕۆ ئاخر یادداشت ئەدەم بە UN بە سەفارەتی ئەمریکا بە عەبادی بە بەڕێز سەلیم جبوری کە ئەوە ئەگەر پرۆسەی موچەدان سەریان نەکەن ئەوە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بەتایبەتی لە پارێزگای سلێمانی ئاوەستێ بۆیە مناشەدەیەکیانەکەین و قسەشم لەگەڵ لیژنەی مالی کردووە و لە کاتی گەڕانەوەیشمانە دووبارە خۆمانە و بەرپرسانە بینین بۆی بە زووترین کات بڕیاری موچە سەرفکردنەکە بدرێت لەلایەن عەبادیوە بەڕێز دکتۆر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان UN یانگۆڤیچ ئاگادارەکەینەوە سەفیری ئەمریکی ئاگادارەکەینەوە ئەمڕۆ لە ڕێگەی ئەو مخاتەبات و نامانەی کە لە نێوانمانە هەیە ئەمڕۆ یادداشتێک بەرزەکەمەوە بۆ ئەوان بۆ ئەوەی بە زووترین کات بێنە سەرخەت و فشارەکانیان چڕکەنەوە لەسەر بەڕێز عەبادی تاوەکو موچەکە سەرفەکرێت. سپاسکار ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عراق بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ڕاستەوخۆ لەگەڵمان بوون.